بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورئان لە کەناڵی ئاسمانی پێم خۆی گەورە ڕۆژ و عیبادەت و پەرستشی ئەم مانگە پیرۆزەی لە هەموو لایەک لێوەرگرت بین ئینشاءڵڵا. ئازیزان ئەمشەو بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە تاک بە تاکی ژیانی هەر یەکێکمانەوە هەیە. هەندێک جار دەبێتە مایی دڵخۆشی و هەندێک جار دەبێتە مایی نیگەرانی و دەسەوسانی، هەندێک جار ڕامانە کێشێ بەرەو بەهشت و بە پێچەوانەوە خوا پەنامان بە، هەندێک جار دەستمان دەگرێ بەرەو دۆزەخ، هەندێک جار پێی دەبینە خۆشەویستی نێو خەڵک و بە پێچەوانەشەوە زۆر جار گرفت لە ژیانی کۆمەڵایەتیمان ناهێنێتە ئاراوە. ئەویش بابەتی سەروەت و سامان و ماڵی دنیاە. سەروەت و سامان و ماڵی دنیا لای هەمومان باس و خواستێکی زۆر گەرمی هەیە، چونکە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە. هەریشێکمان لە بەرەبەیانەوە کە هەڵدەسین هەتاوەکو ئێوارە بە دووی پەیداکردنی پارویەکی حەڵاڵەوەی هەشمانە بە ملیاران دۆلار مامەڵاکان ڕۆژانە. جۆرێک لە ناهاوسەنگی لە بابەتی سەروەت و سامانە لە نێوتاکەکانی کۆمەڵگەیە هەیە. ئەمەی واش کردووە کە جۆرێک لە چینایەتی دروست بکە. ئازیزان، من نامەوێت زۆر لەسەر ئەم بابەتە ڕاوەستم، بەڵام بە دڵنیاییەوە قورئانی پیرۆز زۆر بە جوانی و بە هاوسەنگی باسی مامەڵەی مرۆڤەکان بە تایبەت ئینسانی موسڵمان لە بواری دەستخستنی سەروەت و سامان و مامەڵە پێوەکردنی دەکات و ڕێنمایی جوانمانەکە. لە مەڵقەی بەرنامەکەماندا هەوڵەدەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد بامۆچی مفەسیری قورئانی پیرۆز سەرم بابەت هەڵوێسە بکەین و زۆر بە زمانێکی سادا بە ئێمە و ئێوەش بڵێ کە چۆن لەگەڵ ماڵ و سەروەت و سامانی دنیاە و بۆ دەستخستنی و بۆ خەرجکردنی هەڵسو کۆت بکەین. سەرەتای بەرنامە و گەرمی بە خێراتنی جەنابی دکتۆرەکەم بەخێر بێن. زاتان با تۆ سوپاستانەکەم. زۆر خۆشحاڵ بووین بە تەشریف هێنانتان. خۆشحاڵتر بووین. بە خێراتنی ئەم بەڕێزانەشەکەم بم گەنج و لاوخێن گەرمانە هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵ بووین تەشریفتان هەیە لە بەرنامەکەمان. مێ دەکەم ئەگەر بە وردی سەرنج بدەن، دواییش ئەگەر ئێوە ویستان نەتوانن پرسیار بکەن و بە جددیش بۆتان گرنگە لەم سەرەتایی تەمەنتانە بزانن کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە هەستیارەیە بکەن. کاک دکتۆر، من ئەمەوێ لە سەرەتاوە لەوە پرسیار بکەین کە ماڵ و سامان چییە و گرنگی بۆ مرۆڤ چییە و بۆچی باشە ئینسان لەگەڵ یا هەڵسو کەوت و مامەڵە بکە. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا سوپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بەرنامە کە وەکو جەنابەت لە پێشەکێکا باست کرد زۆر گرنگە بۆ ژیانی مرۆڤەکان، بە تایبەتی موسڵمان، مرۆڤەکان بە گشتی موسڵمان بە تایبەتی. گرنگی ماڵ و سەروەت و سامانی بۆ ژیانی دنیا و ژیانی مرۆڤەکان لەوایە ئاەتێکی پیرۆزی قورئان زۆر بە ڕاشکایی و بەڕوونی باسیەکە ئەفەرمێ ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. لە ڕیواەتێکی ترشا بە قیەمەش هاتووە، واتە ماڵەکەتان مەدەنە دەستی ئەو خەڵکە نەزان و نەشارەزاوە کە عەقڵ و شتیان تەواو نییە کە خوا ئەو ماڵەی کردووەتە وەسیلەی ڕاگررتنی ژیان، وەسیلەی بەڕێوەچوونی ژیان، وەسیلەی خۆشگوزەرانی و ئەو شتانی کەواکو لە ژیانی مادی و دنیای ئینسانە پێویستە بە ماڵە کری. ئەم ماڵە مەیدەنە دەستی خەڵکە نەزان و نەشارەزا و نەفام و کەم عەقڵەکانتانەوە. سوفها بە یەکێگەڵێن عەقڵی تەواو نەبێ، حتا نەک عەقڵیشی تەواو نەبێ، عەقڵیشی هەیە بەس نازانێت تەسەڕوفی مالی بکە. لە خۆ شتێکی هەرزان بە گرانە کرێشتێکی گران بە هەرزانە فرۆشی نابێت ماڵبێتە دەستی ئەو، چۆن کە ئەم ماڵە وەسیلەی ڕاگررتنی ژیانی مرۆڤەکانە بەگشتی. ژیان لەسەری وەساوەیەکێکە لە پایە گەورە و گرنگەکانی
ژیانی مرۆڤەکان دە ئەمە گەورەترین شتە کە لە فەرمودێکی پێغەمبەر عەلەیهی سەلام باسی ئەوە کەواوەکو ئینسان تا 4 پرسیاری لێ نەکرێن نایاڵن لە قیامەتە هەنگاو بنێکی لەوانە عن ماله من أين اكتسبه وفيما أنفقه ئەوانی تر لە عمر شتەکانێکی یەک پرسیارە بەس لە هی ماڵە دوو پرسیارە چۆن پەیای کردووە چۆنی خەرج کردو و سەرف کردو ئینفاقی کردووە مانایە ماڵ گرنگە و سەیریشەکەی هەموو کاروبارەکانی ژیان لەسەر ماڵ ئەوە سێ دوای ئیمان ماڵ مهمە دوای ئیمان بۆیە سەیرەکەی قورئان زۆر جار کە باسی هەتا جیهاد و خەپاتوانەشەکە فەرمێن جاهیدوا بأموالكم وأنفسكم لە زۆربەی شوێنەکانە لە یەک شوێنە نەبێت دایمە ماڵەکەی پێش نەفس خستووە هەتا بۆ خەبات و جیهاد و سەرخستنی دینیش ماڵ ڕۆڵی گەورە و سەرەکیە بینی لە عیبادەتەکانە مەسلا زەکاتە ئەنی چەندین ئاەتی لەسەر هاتۆ بە بەشە فەرزەکەی و بە بەشە سونەتەکەی وەکە ئینفاقە حەجە بە پارە ئەکرێ جیهادە بە پارە ئەکرێ مزگەوت و شوێنی عیبادەت و پەرزگاکانە بە پارە دروست ئەکرێ خەیر و چاکە و دەستگیرۆی فەقیر و هەژار و نەدار و ئەوانەیە چارەسەرکردنی کەواریس و ڕوودا و سروشتێک گەورەکان ڕوەدا بەسەر خەڵکەکانە دێ بەشێکی گەورەی بە ماڵ و پارە چارەسەرەواتە ئێستا کوێتی خۆیەتی مۆسە پسەریسی گرنگ بکەین ئەم بابەتە زۆر گرنگە بەنسبەت ژیانی مرۆڤەکانەوە هەروە خۆی گەورە پێتە بەخشێ ینی بەبێ هیچ ئەرک و ماندووبوون و زەحمەتێک وە دانیشی مەسەلەن تۆ بشتی خۆت هەیە و بەشت دراوە یان ئەکرێ بپرسین چۆن ئەتوانین ڕێگە مەشروعەکە کامەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین بەدەستی بهێنین طبعا ئەساسەن وەکو قەدەرێکی خوای ڕزق مەقسومە ینی هەر کەسە بەشی خۆی بەڵام ئەم بەشە بە ئەسباب و بەسراوە ینی خوای گەورە داوا لە خەڵکەکەیەکە هەوڵ بدا کۆشش بدا هەر بۆیش ڕێگەی حەڵاڵ و حرامی دیاری کردو لە پەیداکردنەکەیە ینی مەسا کۆمەڵە ڕێگەمانەیە کە سووە احتیکارە غەشە نازانم چییە زوڵمە ماڵی خەڵک داگیرکردن ئەمانە نەبێ لەولا شۆ کڕین و فرۆشتن و بەشەکانی تری معاملاتی ڕێگە پێدا وأحل الله البيع وحرم الربا ینی لە ئاەتێکە زۆر بەڕوونی وەکو لە دوو ئیتیجای دیاری کردووە ئیتیجایەکی صحیح و شەرعی کە مامەڵە و کڕین و فرۆشتنە و بەڕەزامەندی هەردوو تەرەف و تەرەفێکیش کە ڕیبا و ئەنواعی معاملە حرامەکانە بەڵام ئەوەی کە پرسیارەکەی جەنابتە ئینسان مکەلەفە بەوەی هەوڵی دەستخستنی ماڵ و سەرۆت و ساماندا بە ڕێگە مەشروعەکان هەتا یەکێ لە مفەسیرینە فەرمێ مەریەم کە خۆی گەورە ئاوە بۆ حاڵەتە غەیرە سروشتیە مناڵێکی پێدا و مناڵەکەی ئەبێ لە بنی دار خورمایەکە و نزیکی دار خورمایەکە و لە دار شار چوەتە دەرۆ لەو کاتە ئافرەتێک مەسا مناڵی بێ زۆر کەم هێزە کەچی پێڵێ ئەفەرمێ وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا هەڵسە بنی ئەو دار خورما ڕاوەشێنە خورمای تەڕ و تازە پێگەشت و بەسەر تا ئەبارێ لە بن درەختەکە کانیاوێکی بۆ دروست کردو ئێ با خورماکەشە لە قاپێک وای لە بەردەستێنە ئاڵێ ئەو خورماوە تا بەم سەردارە و بەم دار خورما گەورە ئەم ئافرەتە تازە مناڵ بووە خۆتەوەڵ دەبیکە ڕایوەشێنی ئەمە ئەو پەڕیگەڵێ ئەی پیا و چۆنە بێ هەوڵ نەدا لەبەرەوە ئەو حەدیسەکەی کە پێغەمبەرش کە خوێنمەوە من أين اكتسبه لكيو كسبي كردو اكتسبه وكو صيغي فعلك افتعله علماء الصرف لن افتعله بو هول ماندوبون وشتيت يعني واني لخوي به ها يعني ابيت تو هول بدي خد مانوكي رنج بدي مشكو مانوكي سفر بكي شد بفروشي شد بيني شد ببي انجا مال دسكوي هلا خو لە عاسمان و ئاڵتون نابارێنێ پارە نابارێنێ ڕزق نابارێنێ لەبەرەوە بێ ئینسان هەوڵ بدا بە هەوڵ و کۆشش ئەو کاتە خۆش تەوفیقەدا بەڵام مەرجێکی هەیە کە تۆ لە ڕێگەی مەشروع و حەڵاڵ و هەوڵ بدەیت ڕێگە حرامەکان واز دێبێنە لەوێش ئێمە هەم حەدیث و ئاەتمان هەیە کە چی تەقدیرە بۆ تۆ چی نووسراوە بەو ڕێگە حەڵاڵ و مەشروعە کە تۆ ئەچی بە دوایە ئەگەڕی دەستەکەوێ یەتە بەر دەست بەڵام هەرچی ڕێگەی حرامیشە بیگریتە بەر لەوەی خوا دیاری کردو زیاتر نایەتە بە دەستی تۆ لە فەرمودەیەکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر بەیانی ڕۆژە بێت و هەر کەسێ خەفەت و مەراقی ڕۆژی قیامەت بێ خوای گەورە کاروبارەکەی کۆکاتۆ
ئەو ڕزق و ڕۆزیێش کە خوا بۆی نووسیوە یەتە بەردەسی ئەوەی تەقدیرە مادەم هەمی قیامەتە و ئیش بۆ قیامەتەکە خوا ئیش و کاروبارەکەی کۆکات و ئەوش کە خوا تەقدیری کردوێتە بۆی ئاسانە بێ نەک بڵێن هەدیەتە بەردەسی ئەوەش هەمی دنیا بێ هەر بە خەم لە دنیا و ئەوە خواگوێ بە حەڵال و حرام نەدا و خوا کاروبارەکەی لێ پرژ و بڵاوەکە ئەوەش نەبێ خوا بڕیاری داوە دەستی ناکەوێت ئەمیان کار هەوڵی دنیانی هەموو هەوڵەکەی قیامەتی لەبیر کرد هەموو هەوڵەکەی خستە دنیا حەڵال و حرام لای نەبوو جاری ئیشەکانی ئاڵۆز بوو ینی ئیشەکان ڕەحەت نەهات بەدەسۆ لەوەش کە خوا بڕیاری دا بۆ زیاتر نەبوو ینی کابرا چوو سووی کرد حرامی خوارد زوڵمی لە خەڵک کرد فێڵی کرد تراز و بازی کرد بەشەکە زۆر نەبوو لەوانەیە جاری وایە بە زاهیر زۆر ببێ بە زاهیر پارێکی زۆرێتە بەردەسی بەس دوایە لە خۆی لەولا بە زەرێک بەرەکەتیان یا ئەم کابرانێ مانیە عمری ماوە دنیای پارە کۆکاتۆ دوای خەڵکی خوا ئەم خۆی تووشی حرام کرد حساب لەسەر ئەمە شتا قوتیاڵانەکەی و خەڵکی ژێ خوا ئیسپادەی لێکە بەڵام لە هەر حاڵەتێکە ئەسڵەوەی کە تۆ بێ هەوڵی خۆت بدەیت ئەبی ئیشکەی بەڵام مەرجی حەڵاڵێتی ڕێگەی دروست ڕێگەی حەڵاڵ خۆپاراستن لە ڕێگە حرام و شێوازە حرامەکە زۆر باش مامۆستای بەڕێز وا دەبنە ئینسانێک هەوڵی دا و زۆریش ماندوو بوو مەسەلەن یان باڵێن لە ڕێگەی با و باپیرانیەوە مڵک و ماڵ و سەرت و سامانێکی هەبوو کۆی کردەوە خاوەنی بوو بە هەر جۆرێک ئایا ئەم کەسە ینی ئینسانی مسلمان یان مرۆڤ لەسەر دنیاە ئەبێتە خاوەنی ئەوەڵ و ئەخیری ئەم مڵک و ماڵە ئەم مڵک و ماڵە هی ئەم ئینسانەیە یا وانە لەوانەیە مەسەلەن ئەم مڵکومانەتە جۆرێک وەڵێ ئەمانەتە لای بەرپرسیارەتی هەیە لەسەری ئەمە چۆنیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە خوای گەورە لە دوو شوێنی قورئانە باسی وەکە کە ئینسان خاوەنی ڕاستەقینەی سەرۆت و سامانێ لە دنیا لێکی کیان ئافەرمێ آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه باور بير بخوا بپیغمبرەکەی و لەو ماڵ و سامانە کە ئێوە خەلیفەن تایە خەلیفە ینی جێنشین خاوەنی ئەسڵی نین خاوەنێکی وەکو بڵێ بە وەکالەت بە ناڕەسمی بە ناڕاستەوە خۆ خاوەنن کابرا پارێکی دا بەیەکێڵە کاگە تۆ وەکیلی من بڕۆ ئەو شتم بۆ بکڕ بڕۆ مەعامەلەم بۆ بکە ئەمە خەلیفە ئەوە ینی وەکیل و بریکار دوجارەیە هەچی لێ بکەی لە ئاەتێکیانە ڕۆشنتر فەرمێ باسی ئەندی یارمەتیدان دێت چین و فەقیر و هەژارەکە فەرمێ وآتوهم من مال الذي آتاكم بەشیان بدەن لەو سەرۆت و سامانە کە هەیە لە دەستانە کە هی خوایە داوەتی بەیەوە من مال الله الذي آتاكم لەو ماڵی خوا کە داوەتی بەیەوە بەشی فەقیر و هەژار وانە بدەن چینەکان کە باسیێکا لە پێشۆ لەو ماڵەی خوا کە داوەتی بەیەوە یعنی تۆ چۆن بەش ئەوەدەی ئەوەی تۆش هی خوایە داوەتی بە تۆی تۆ نییە جا کە ئینسان بەم نەزرە سەیری ماڵی کرد خۆی بە خاوەنی حەقیقی نازانێت زۆر جارش بینمانی زۆر کەسی ینی دەوڵەمەنی مسلمانی تێگەشت و لە دین هەیەڵێ من خاوەنی ئەو شتە نیم هی خوایە ینی قسێکی زۆر جوانە ینی مستەلاحێکی قورئانیە زۆر جوانە وا بێ و ئەگەر ئەم قسە لە دڵیشیەوە بێ ئینشەڵا خوای گەورە زۆرتر بەرەکەت و نیعمەتی خۆی ئەڕژێنێ بەسەر ئەو کەسە نەک بڵێ وەکو قاروتی إنما أوتيت على علم عندي وتیان بیبەخشە ئەم ماڵێک کە خوا پێی داوێت و بەشی قیامەتیش بنێرە و دنیاشت لەبیر نەچێ وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك منه دوایە کاوتی إنما أوتيت على علم عندي قارون وتی کاکە وانە چی ببەخشموانە من ئەو پارە بە ڕەنج و شانی خۆم پەیام کردو بە عەزیەت و ڕەنجی شانی خۆم و عەرەقی ناوچەوانی خۆم پەیام کردو دوایە کە خوای فەرمێ فخسفنا به وبدار الأرض خۆشی و کۆشک و خان و هەموویمان بردە ناخی زەویە ئەمەیان وتی ئەوە من هی خۆمانە باسی شوێنێکی ترمان بۆکە لە قورئانە کە قیسەیەکە فەرمێ کابرایەک هەبوو دەوڵەمەند بوو هەموو جارێ بەشی فەقیر و هەژار ئەوانەیەدا لەو باخ و بێستان و شتە هەیبووی دوای خۆی مرد کوڕەکانی هاتنەجێی کوڕەکانی وتیان باشە بۆچی ئەمە هەموو جارێ بەشی ئەم فەقیر و هەژارن با بەیانێک زوو پێش نوێژی بەیانی بڕۆین بە تاریک بڕۆین باخەکە بڕنین فەقیر وشت پێمان نەزانێت کە چکە ئەوان باوکیان بە ڕۆژ ئاچوو یەکسەر خەڵک لەگەڵ خۆیان برد و بەشیەدان تیان با ئێمە شەوێ زوو ئەڕۆین پێش نوێژی بەیانی لێو باخەکە ئەڕنین و هێنین و کەس پێمان نەزانی قورئان ئەیگەڕێتەوە فەرمێ
کە چوون سێرەکەن باخەکە نەماوە ئەو شوێنە کە باخەکەی ئەوان بوو سێرەکەن نەماوە تێم بەخوالەوە چ شوێنەکەمان لێ تێکچوو بێ وەسان تا ڕۆژ بووە سێرەکەن هەر شوێنی باخی خۆیانە سوتاوە و هیچی نەما اینجا پەشیمان بوون دەی لە بەرامبەری ئەمەدا پێغەمبەری خوا فەرمودەیەکمان بۆ ئیجاتۆ صلی الله عليه وسلم فەرمێ کابرایەک ئاوا گوێی لە هەورێک بوو دەنگێکی لێ لە هەورەکە بڕۆ باخی فلان کەس ئاو بدە بڕۆ بۆیسانی فلان کەس ئاو بدە ئەڵێ منیش هەورێک بوو هەورەکە باری و بارانەکە کۆبوو هەموو ئاوەکە ڕۆشتە جۆگەیەک و جۆگەیەک ئاوا بەرەو شوێنێک ئەڕۆشت منیش بە شوێن ئاوەکە ڕۆشتم سێرەکەم ئەچێتە ناو باخی کابرایەک و ئاوا تەلبە نوشتێکە و ئەچێتە ناو باخی کابرایەکۆ سێرەکەم پیاوی لێ ئاوە دێری وتم فلان کەس مام فلان کەستی بەڵێ وتم تۆ ناو چییە وتی بۆ پرسی وتم وەڵی تر تۆ ئیشێکم هەیە هەروتی آخر ئیش و چێوانم وتم تۆ ناوی چیە وتم ناوم فلان کەس تی دەوەڵی ئەم ئاو ئیسە تو ئاوی پێدێری من گوێم لێ بوو لە هەورەکە وتی بڕۆ باخی فلان کەس ئاو بە تۆ چیەکەی لەم باخە تی وەڵی من ئەوە خزمەت و شتێکم تایەتە بەرهەم کە هاتە بەرهەم بەرهەمەکەی ئەفرۆشم پارەکەکەمە سێ بەش بەشێکی یەکەمە مەسرەفی باخەکە بۆ ساڵێکی تر بەشێکی خۆم و ماڵ و مناڵمەی خوێن بەشێکی شێخینە خەیر وتی ئەمەیە ئەو حەدیثێکی صحیحە لە بوخاری موسلیمە ئەمە یاسی کە خوا چۆن بەرەکەت تێوە خوا لەو هەورە و کابرایەکی هاکەزای گوێی لێ ئەبێ بە تایبەتی باران ببارێ و ئەو باخەی پێ ئاو بدرێ ئەو بۆستانی پێ ئاو بدرێ ئەو ئەرزەی پێ ئاو بدرێ ئەمی ترش باخەکەی هەبووە باخێکی عەجایە بۆ باخێکی گەورە بۆ باوکیان ساڵانە چەندین فەقیر و هەژاری بەسەر کردوتەوە بە بەروبوومی ئەو باخە کە ئەمان نیەت یەنن ئەو چاکە نەکەن چۆن ئەسڵی باخەکەش نامێنی جانە مامۆستایانی هەر لە ژیانی دنیاە کە بینی لە چوار دەورت دەوڵەمەندی وا ئەبینی بۆکو جەنابەت دەفەرمی ماڵەکەی بەشەکە لەگەڵ خەڵکی مەنتیقەکەی خۆیە ئەو سەروەت و سامانەی هەیەی قوتابخانەی پێ دروستەکە نەخۆشخانەی پێ دروستەکە مزگەوتی پێ دروستکە ینی باڵەخانی قورئان خوێندنی بەشی فەقیر و هەژارانی هیواش هەیە ئاوا باوەشی پێیان کردووە و تەنانەت بەشی ماڵ و مناڵەکەی خۆشی بە تەواوی نادایانی ئەمانە وەڵای ئەوە تێنەگەشتنە لە دنیا و لە حکمت لەم ماڵ و سامانە وەزیفەی چیە لە دنیا یعنی ماڵ بۆ خزمەتی ئینسانە ماڵ بۆ خزمەتی خۆت و دەوروبەرت و خزم و وڵات و نیشتیمان و ئەگەر زیاتر دەوڵەمەند بوو ئەمەیە ئەگەر نا مەسە ئێستا کابرایەک ئەتنان ئاڵتونی هەبێ نە چاکەی لێ بکە نە خزمەتی وڵاتکە نە خزمەتی فەقیر و هەژارکە نە مزگەوت بکاتۆ هیچ ڕێگەیەکی چاکە و مرۆڤایەتی و ئینسانی نەکە باشە بۆچی باش ینی لەگەڵ شاخێ بەردا فەرقی چێ و پارێەوە حتا قورئان مامۆستا عەباس قورئان چەند ڕێگەیەک باسەکە بۆی نییە ماڵ نابێ هەر ئاوا بوەسێ بەبێ ئیسفادە مەسەلا ماڵ کابرایەک سەرۆت و سامانێکی زۆر بەڕەنج و مانوبوون و ئیش و کەسابەتی خۆی پیا کردووە کە ئەمرێ ئەم ماڵێ بێت تەوزیع بێ بەسەر وەرەسە نابێ بەو کۆمەڵێ بمێنێت و بۆی سەرۆتمەندی گەورە زۆر گەورە لە ئیسلامە دروست ناوێ بەڕاستی ماڵەکە تەوزیع بێ بەسەر 10 وەرەسە 15 وەرەسە ئەبێتە ئەوە نەحیسە ئەمە یەک دوو لە غەزا و جیهاد و دەوڵەتە زۆر جار سەرۆت و سامان لەو ئەنجامی شەڕشتا کۆ بێت دەوڵەتی زاڵە بێت سەرۆتی هێشتێ ئەو ماڵە ئەدرێ بە مجاهدین و ئەدرێ بە فەقیر و هەژار لەوێ کە باسی ئەوەکە کە ماڵەکە بدرێتە ئەو فەقیر و هەژار و مجاهید و ئەوانە ئیشەکەیان کردووە فەرمێ حکمەتەکەی کەی لا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم بۆچی ئەم ماڵە بەشەکرێ تا لە دەستی دەوڵەمەندەکانە نەیەو بگەڕێ هەر لە دەستی ئەوانە بێ فەقیر و هەژار لێ مەحروم بێ لە پێشە باسی فەقیرەکە ئەڵێ بیدەنە فەقیرەکان کەی لا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم بۆی ئەو ماڵە هەر لە ناو دەستی دەوڵەمەندەکانە نەسووڕێ بێت و بڕوا فەقیرش هەر سەیری بکە دابەشیکەن بەسەر فەقیرەکانە سێرێم حکمەتی ئیسلامە جا سەید قوتب قسەی جوانەکە لە تەفسیرێم ئایەتە ئەفەرمێ ئەم ئایەتە بنەمایەکی گەورەی ئابووری ئیسلامی باسەکە کە ئەبێ ماڵی هەمووان بێ ماڵ نابێت لە دەستی چینێکا بێ و بە کەیفی خۆیان وەکو نیزامی سەرمایەداری تەحەکوم بکەن بە ژیان و مەعیشەت و گوزەرانی خەڵک ئێستا لەم کوردستانێ ماوایە ماڵ لە دەستی جەماعەتێکی گەورایە ئێستا تۆ جەماعەتەکە زۆر ینی وانێ بڵێن چەند شەخصی ماڵێکی گەورەیە خەڵکێکی گەورە و زۆرن بەڵام
لەو لاوە لە سانەوەدی خەڵکەکە لە خوارەوە فەقیر و داما و چاوەڕوانەکە کەی مەعاش بێ چاوەڕوانەکە کەی تۆزێ شتێک ببێ نازانم شتە بەسیتەکانی ژیانی بۆ دابین بێ یعنی ئەگەر کەسێک خانوێ بکات و لەم ڕۆژگارە فەقیرێ بتوانێت شوقەیە بکڕێ زۆر پێشتێکی گەورەیە بەڵام ئەوانە بیر لەوەکەنە چۆن لە خارج جەزیرە بکڕن چۆن فڵان نازانم کەشتی بکڕن چۆن تیارە بکڕن چۆن بازار و شتی گەورە گەورە بکڕن لەو شوێنانەی بە حسابی خۆیان زۆر ئەمینە. جەنابی مامۆستا من حەز دەکەم هەر لەسەر واقع بمێنینەوە مەسەلەن چونکە زۆر باشە بۆ خەڵک تێبگە ئەم ڕێنماییە جوانانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام ینی ڕێنمایی مرۆڤەکانی ئینسانی موسڵمانی پێیەکە لە هەندێک سەردەم بە سەردەمی زێڕینی ئیسلامی ناو دەهێنرێ و ئەم یاسا و ڕێسا جوانانەی تیا پیادەکراوە بوونەتە سمبول ناویان نەهێنرێ بۆ نمونە مەسەلەن سەردەمی عومەری کوڕی خەتاب خۆی لێ ڕازی بێ وهروە خەلیفەکانی دیگەش خواریان ڕازی بێ بە تایبەتی عومەری کوڕی عەبدولعەزیز مەسەلەن ئەکرێ بپرسین مەسەلەن ئەم سەردەمە چی بووە ئاوا هاوسەنگیەکی ماڵ و سامان و ژیانێکی ڕێک و ئاسی چۆن ئەمە کراوە من حەزەکەم ئەگە بە کورتیش بێ ئاماژەیەکی پێ خەڵک بزانێ ئەم یاسایە چییە بەڵێ سەرەتا ئەوە بەکو لە تەسویرێکی واقعەکە بکەین تەبەن لەو ڕۆژگارە عومەری کوڕی عەبدولعەزیز کە تابعینە و لە دوای سەحابە هاتووە و ئەگەر بڵێم تابعینە ئەتباعی تابعینە عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمێکا ژیاوەکوی سەر نەوت و ئەم کانزاوشتانە نەبووە یعنی ئەوەی کە پەیا بووە بریتی بووە لە بەرهەمی حیوانی بەرهەمی کشت و کاڵی تیجارەت و بازرگانێکی ئەو سەردەمە سادەکە هەبووە بەڵام بە عەدالەت و بە دادگەری و بە ڕاست و دروستی و کە عومەر لە خۆی دەستی پێکردووە هەر شتێکی بۆ بەبوونی ئەو دەوڵەتە دەستی کەوتووە خچێتە بەیتولماڵەوە کە پێی وابووە ئەمە ڕاست نییە با وەکو شتێک خزم و خەلیفە و شتەکانی پێشخۆی پیانداوە خۆشی و خێزانەکەشی لە خۆی دەستی پێکردووە ئەمە یەک دوو هاتوت بەڕاستی ئەوەی ئیسلام ئێڵێ جێبەجێی کردو لە بەتایبەتی لە مەجای زەکاتە لە مەجای زەکاتە زەکات لە دەوڵەمەندەکان وەربگیرێ بدێتەوە بە هەژارەکە مەشهورە لە مێژووی عومەرە ئەڵێ ئەو کابرای ناردی زەکات وەکاتەوە پێم وایە بۆ ئەفریقای ناردبێ بەشی ئەفریقایا شوێنێکی ئەڵێ وتی بڕۆ زەکاتە کۆکە و تەوزیعی کەوانە و ئەوش زەکاتی وەرگرت و تەوزیعی کرد و زۆری لێمایەوە هەموو چین و توێژەکان کە زەکاتەکە باسیکە و هەشت سنفە گشتی بەسەر کردووە بەڵام هەر زۆری لێما بوو وتی نامەی بۆ نار تەوزیعم کردو بە زۆر ماوەتەوە حەچی ئەوانش ئاەتەکە باسیەکە پێم داون نییە ئیتر فەقیر نییە هەژار نییە قەرزار نییە چی نییە چی نییە ئێوتی دەبزانە ئەو ئەهلی کتابشتە کە لەوێ هەن ناموسڵمان گاور و جوولەکە یارمەتیان بێ دەستگیرۆیان بکە چیان فەقیرن کەوانە بێ سەرانە بن ئەم جار ئەم زەکاتیان هاتی ئەجاوتی ئەو گەنجانە کە ژنیان نێ ناوەیان ژن بێن و دەسڵاتیان ژنیان بۆ بێن ئیتر بەرحەزڵ کۆمەڵی ڕێوشوێنی تری بۆ دیارەکە پارەکە ئەڵێ وەڵای هەر زیاتر هەندێکی شێرەنێتەوە بۆ خەلیفە بۆ شام یعنی نەک لەو سەردەمی ئەوە مامۆستا عەباس خوێندومەوە لە سەردەم یەکێک لە سوڵتانە عوسمانیەکانیشە کە دوور نییە سدەیەک لەمە ئەویش ئەڵێ فەقیر لە دەوڵەتی عوسمانیان نەماوە دەوڵەتی عوسمانیش توانێت وڵی یەک لەسەر چواری دنیای گرتووەتەوە لەو کاتە ئێمە لەم لە چوار سێ محافەزە پارێزگا ناتوانین بەم هەموو سەروەتەوە معاش بین کوڕە فەقیری چارەسەر مەگە معاش بین ئەوە چییە؟ ئەوە نەعەدالەتیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە کە باسی ئەوانەیە کە چەند چینێک لەژێر سێبەری عەرشان کاتێ خەڵک لە ناو گەرما و ناڕەحەتی وەزعی مەحشەرا گیری خواردووە ئیمامون عادل یەکەمیانە سەرکردەیەک پێشەوایەک ڕئیس دەوڵەتێک کە عادل و دادگەربی ئەوە ئەتوانێ ئەگەر ئێستا بۆ نمونە ڕئیسی دەوڵەتێک پاشایەک خەلیفەیەک ئەگەر دادگەر بێ شتێکی کەمیش بوو بە عەدالەت تەوزیعەکە کەس گلەی ناکە بەس کابرا بینێ فەرقێکی زۆر هەیە خەڵکێ ئەوەندەی هەیە نازانێت چی بە پارە بکە خەڵکێکیش نانی شەوی نییە خانوویەکی نییە تێبێ کرێ خانووەکەی نێبیدا پارەی نێبیداتە مناڵەکەی بچی بە قوتابخانە کری تەکسیەکەی نییە کری نازانم شتە ڕۆژانەکەی نییە ئەمە ناینە
هەنا من باوکم گێڕایوتی لەو منتقی خۆمان لە هەڵەبجە تی پیاوێک دەوڵەمەند هەبوو هەموو ساڵێک خەلە و خەرمان و شتی زۆر بوو زەکاتی بە چاکیەدا و زۆر یارمەتی فەقیر و ژاریەدا بەڵێ توڵا ساڵێکیان یەکێک لە خەرمانە گەورەکانی کە کۆیان کرد بۆ پێش ئەوەی بیکوتن ئەو کاتەوە کوێسە نەبوو دەڕاستە و شت نەبوو ئاری کرد تی ئاری گرتی خەڵکی هەموو چوون بۆ کوژانەوەی زۆرێ لەوانە چوون بیکوژێن و فەقیرەکان بوو تی لەو کاتا شوعێت پێیا بوو 50-60 بوو تیان دێ شوعی وتیان بە فەقیرانە ئێوە بۆ ڕەنەوەی دەوڵەمەندێکی زاڵمێکی وا وایە ئێوەی فەقیری لادی وەختان چییە؟ ئەوە ماڵێوەتی نا ئەو بەشێکی ئێمەیە ئەو بەشودیمش بەشەکە ئێمەش هەموو ساڵێک بەشمانەدا هەموو ها ئەم فەقیرە کە ئەزانێت لە پارێ ئەو دەوڵەمەندە بەشێکی ئەمە ڕقی لێی نییە حەزەکە دەوڵەمەند بێ پێی خۆشە سەرۆتەکەی فراوانتر بێ بەشەکەی ئەم زۆرترە بەڵام دەوڵەمەندی هەر خۆی دەوڵەمەند کاو ئەم مەحروم کاو بیچە وسێنێتەوە کابرای فەقیرەکە حەزەکە قانونەکەی بڕوخێ سیارەکەی بسووتێ ماڵی ئاگر بگرێ مناڵی بمرێ بۆ ینی ئەزانێ ڕەنج و زەحمەتی ئەمی بردووە لەسەر حسابی خوێن و بەرژەوەندی ئەم دەوڵەمەند بووە مامۆستای بەڕێز ینی سبحان الله لەسەر ئاەت لەسەر فرموودا دەربارەی کۆکردنەوەی ماڵ و سامان و ئەوانی پەیوەندیان پیانەوە هەرچی ڕاوەستی فەلسەفە و هونەری زۆر گەورەی تایە من هاوڕێیەکم هەیە زۆر معجیبی ئەم فەرموودەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی بە تەئکید ماڵ ببەخشین کەم ناکە حەز دەکەم کەمێکیش بێ لەسەر ئەمە ڕاوەستی سەنای مامۆستا طبعا ئەمە لە فەرمودێکە پێغەمبەر فەرمووی ما نەقەسەت سەدەقەة من مالی مای نافیەیە یعنی بە هیچ کلۆجێ بە هیچ جۆرێ سەدەقە و خێراتکردن ماڵ کەم ناکە ولا ئاەتێکا قورئان فەرمێ وما أخلفتم من شيء وما أنفقتم من شيء فهو يخلفه ئێوە هەر شی ببەخشن هەر چۆن ببەخشن خوا شوێنەکەی پڕەکاتەوە ئێخۆ بە زاهیری مادی کابرایە کە مەسەلا چل دەفتەری هەیە دەفتەرێکی ئەدا لە زەکاتە خۆمە دەفتەرێکی کەم ئەبێتەوە 39 وانە دەفتەرێکی ڕۆژ چۆن کەم نەبوو کەم بوو بەڕاستی بەڵام سێری ئەو دیوەکەی بکە کەم نەبوو چۆن ئەم پیاوە خوا لە بەڵای پارێزی ئەم پیاوە خوا بەرەکەتە خاتە ماڵەکەی ئەم پیاوە دزوو ئەوکو نمونەی پێشوو باسم کرد دزوو جەردە دروست نابێ بێن ماڵەکەی بن چکە خەڵک خۆشیانەوێ خەڵک دیفاعی لێکەن خەڵک ئەیان پارێزێ بەڵامێکێکی تر کە چەندین ئەوەندەی ئەوی هەیە هەموو ئەو مشکلانە ڕووی دیەکە وتی کابراایك لە بازارە بۆ دوکانێکی بچکۆلەی بوو نەفەر لێ پرسی تۆ لەم دوکانە چەنێ پێیاکە ئەوانی 2-3 مەتر بوو وتی من معنی 3 ملیۆن پێیاکەم کابراوتی بەخوا بڕواناکەم ئەم دوکانم بچکۆلە چۆن 3 ملیۆن ئەم شتە کەمانەی تۆ وتی با بەو شارحەکەم وتی ئادەی وتی ئێستا ئەوە دوکانێکی ترە لە پاڵما دەوڵەمەنە و گەورەیە کاکە ئەو مانی 1.5 ملیۆن بە عیلاج و دەرمان و خەسەخانە من الحەمدولیلا مان ساق و سەلیمی وتی ئەمە ملیۆن نییە وتی ئێ وتی ئەو میوان و هەندێشتی نابەجێی بۆ دروستە بێ پارەکە ئێدا بە عارەق ئەیدا بچی ئیدا بچیت بۆش ملیۆنێکی تریان ڕاوتیە وتی خۆشم 500 پێیاکەم ئەمە 3 ملیۆن ڕاستەکەی ئیتا بە عەمەلیش خەڵک ئەوەی بینیەوە من پیاوێک کاتی خۆی حوجرەیەکمان هەبوو پیاوێکی دەوڵەمەند یارمەتی داین هاوێن بوو پێمان وت مبەڕیدەیەکی بۆ کڕی بەڕیدە ئەو کاتە مهم بوو مبەڕیدەیەکی بۆ کڕی ماڵی ئاوا بێ خوا زایبات ئیتر ئەو من مامۆسایەکم نارد بوو ینی ئەو پێوت بوو لە ڕێگەی ئەو بۆی کڕین وتی هەر شتێکی ئاوا بوو ئەوە چاکەیەکی بچووکوان ئەیکەم شتی گەورە ناتوان بەس ئاوام جۆرەشتانە پێمەکری جاوتی وتوێتی وەڵی مامۆسا من تەجربەم هەیە چەند پارە لە خێرا سەرف بکەی خوا جێەکەی پڕەکات تی چۆن تی وەڵی من مزگەوتێکم کردووە لە دێک لە گوندێک لەم دەوری هەڵەبچە مزگەوتەکە وتی ئەو کاتە وتی نازم چەند دەفتەری تێچوو دەفتەر بوو چەندێک بوو تێچوو بوو وتی بەخوا مانیە دوای ئەوە یەک سیارە کشتم بۆ هات لە ئێرانەوە بای ئەو پارەی مزگەوتم قازانج کرد یەک مانگ دوای ئەو کردنەوەی ئەو مزگەوت من زۆر جار ئەمەم لە زۆر کەس بیست و ئەمە لەبەرەوە ئەوە هینەکەیەتی جێگەکەیەتی کە جێی پڕەبێتەوە ئەمە یەک دوو هەموو کەس بەتایەتیوانە خێر و چاکەکەن ئەزانن کاتێک کابرا چاکەیەکە کە هەلە خۆ لە ناخ و دەرونی خۆی و
هەز بە مرتاحی و خۆشی و دڵخۆشیەکە بەی ئەو دەفتەری بەخشویەتی نییە وا نازانێکەوە پارێکی گوم کرد بێ وا نازانێکەوە پارێک بە زۆر لیان سند بێ وا نازانێک و پارێک مەسا ماڵەکەی سوتا بێ ئەنی کاتێ پارێکەدا بە فەقیرێ کاتێ پارێک مزگەوتێکی پێکاتەوە شتێکی چاکەی پێەکە ئەیدات ئەو چینە فەقیر و هەژارانی کە زەکاتیان پێشێ لە ڕەمەزانێکە هاوکاری خەڵکەکە پێی مرتاح ئەمەنی ئەمە بۆ خۆی نیعمەتێکی گەورەیە کابرا هەلە خۆ مثلە توزانم شتێکی کەم گوم کە ئەلەن کابرا سەفل سیرێ بکە 20 ساڵی تر بچێتەوە بۆ شوێنە سێرەکە بزانێن نایدۆزێتەوە ماسی بەڕێز بە من پرسیار لە توێژێ بکەم کە لە قورآنی پیرۆزە خۆی گەورە باسییانەکە زانم ئەمانە کێن خۆی گەورە لەبارەیانەوە فەرمێ ويحبون المال حبا جما ئەمانە کێن کە خۆی گەورە ئاوا باسییانەکە بۆچی باسییانەکە ئەوە صفەتی ئینسانە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی باسی کافریشە بە تایبەتی باسی کافر چکە کافر هەموو شتەکانی کۆبووتۆ لە دنیا بەڵام هەر ئینسانیش مسلمانیش ماڵی خۆشەوی چکۆتە قورئان یەکێک لە ئیعجازی قورئانەوەی هەندێک مستەلەحات و ئەلفاظ هەڵەبژێرێ بۆ هەر بابەتێ زۆر یەکێ لە وشانە کە بۆ ماڵ بەکارێنێ لە قورئانە خەیرە وإنه لحب الخير لشديد خير لا يعني مال لزور شوينا إن ترك خيرا لوصيته أجر مالي جيلا لا خيرا يعني باسي ميراتك لبرو لزور شوينا مال شر هي ما مصطفى يا هر باسي خير مال بكارين يعني مال ثروة وأنا بلام خيرش بكارين لزور شوينا أويك دو هاي سلبيانا وتي مال وتحبون المال حبا جما ئەوە لەوێ ینی زۆرتر بەلای مرۆڤ بەگشتیاچێ و کافر بە تایبەتی بەڵام بۆ خێرەکە بۆ مسلمانە چ باسی میرات و دابەشکردنەکە کە مسلمانەوەکە ئینسان بە سروشت حەزی لە ماڵە بە فیتەت و سروشت خوا دروستی کردووە حەزی لە ماڵە چونکە ئەگەر حەزی لە ماڵ و دنیا و خۆشی و جوانەکانی دنیا نەبێت دنیا ئەوەدان نابێت بەڵام ئیسلام هاتووە ڕێکی ئەخا تەنزیمیەکە یعنی ئەم ماڵە نەبێت هەموو شتێک ئەوەنە ڕۆ نەچی ئەفەرمێ إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله كابرا لبازارك كسابتك أفرمك وقتي بانجي جمعة هات كمان يدوهمك أو يكسر ببلد وكانك داخل وشوبه مسكوت بەڵام فەرمی فإذا قضيت الصلاة کە نوێژەکە تەواو بوو وتارەکە تەمە نوێژەکە دوای وتارەکەی بچۆرە بۆ بازارم تر کاسبی بکە ئەم تەوازونەکە یعنی کاسبی شتێکی حەڵاڵە بەڵام لە کاتی عیبادەت تابێ کاسبەکە بوەسێ ئاوا بەم شێوە ئەم شێوەی مشکلە نیە بەڵام کابرا بێت وەکو قارونی لێبێ هەموو هەدەفی بێتە دنیا و نوێژ و دین و خوا و هەموو شتێواز لێبێنێ بۆ پارە دوای ئیسراءیل لە پارەکەیشان ناکە بە ناخی زەویە چ دەخوارە جزاك الله خيرا جنابی مامۆستا من سپاس دەکەم هەندێک لەو بابەتانی کە بڕیار بوو باسی بکەین تا ئێستا باسمان کردووە پێم خۆشە ئەم بەڕێزانی کە لێرن ئەگەر سەرنجی تێبین و پرسیارێکیان بۆ دروست بوو بێ وەڵامی بینەوە دواتر هەندێک قسە بکەین لە ئێوە دەست پێکەین بەڕێزێکتان ئەگەر پرسیاری هەبووە فەرموو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسوله دەستخۆشیان بەنامەجانێتان لەکەین بۆ جەنابی مامۆستا بەخێوی سەر چاوەمەتیم مامۆستاگیان خۆ دەزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بابەتێک هەیە خێرکردن ئەم خێرکردنە چۆن بکرێت و چ شتێک چۆن بەکاری بێن ئەم ماڵ و سامانە بۆ بەخشین یان بە شێوازێکی تە پرسیارکەین زەکاتدان چۆنە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر بە کورتی بۆمان باسکەی زەحمان نەبێت زەکات یەکێکە لە فەرزە ئەسڵیەکان و فەریضە بنەڕەتیەکانی ئیسلام کە ئێمە نوێژ و حەج و زەکاتمان هەیە ئەمە چەند فەریزەیەکی بنەڕەتی و ئەساسی ئیسلامن لە کوردەواریە خۆی زەکات ساڵی جارێک ئەدرێ ئەو شتانی کە ماڵ و سەرۆت و سامانن جگە لە دەغڵودان و لە ڕێکاز کەوانە لە کاتی دیاریکرای خۆیان ئادرێن دەغڵودان کاتێک دەغڵودانەکە دوورێنە کرا ئەو کاتە ئەدرێ ئەگەر شتێکیش دۆزیوە گەنجینەیە ئەبێ یەکسەر لەو کاتا بدرێ غەیری ئەو ئەم
پارە و پول یا ماڵی تیجارەت و کەسابەت ئەوە ساڵی بەسەرا بسوڕێتەوە و لە ڕادەی زەکاتە بێ زەکاتی لێدێنێ گەشت بێتە ڕادەی زەکات لە کوردەواری عورف وا هاتووە وا ڕاهاتوون لەبەرەوە زۆرتر واوتاو کە خێر و چاکە لە ڕەمەزانە گەورەترە لە غەیری ڕەمەزان زەکاتەکان خسوتە ڕەمەزان لەبەر ئەم سەبەبە و سەبەبێکی تریش زۆر خەڵک نەخوێنەوە و نەشارەزا بەین حسابی ساڵ و کەی ساڵەکەەکە لی تێکە چێ بەس ڕەگە ڕەمەزان دیاریکەی ئیتر لی تێک ناچۆکو حەجەر ئەسود ئاوا سوڕەکانی پێ دیارێکرێ ئەمیش زەکاتەکەی پێ دیارێکرێ کاتی زەکاتەکە لەبەرەوە کاتی زەکات لە ڕەمەزانە گەورەیە یەکەم لەوانەیە زۆر خەڵک و عایلە و کەس هەبێ هەژار بن کەم دەست بن کەم دەرامەت بن ئەگەر ئەو کەسە زەکاتەکەی بخاتە ڕەمەزان و یارمەتی ئەو عایلە و ئەو بنەماڵانەی پێبدا کە هەژار و ناتوانن وەکو پێویست ئیمکاناتیان نیە ڕەمەزانەکە بەڕێوە بەرن لە ڕووی مادیوە ئەو بەڕاستی خێرێکی گەورەیە چکە پێغەمبەر لە حەدیث فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بەربانگ بۆ ڕۆژەوانێ بکاتەوە بەقە ئەو ڕۆژوەی ئەو ڕۆژوە ئەو گرتوێتی خێرێکا بێ ئەوە لە ئەجرێ و کەم بێت و یعنی کابرا بتوانێت ئەی خواردنێکی واتێ پارچەیەش بێخوا ئەی مانگەکە مەسا بەشی مانگەکە پێویستی ڕەمەزانی بۆ دابینکە ڕاجەکەی زۆر گەورەیە بۆی ئێمە لێرەوە داوا لە هەموو ئەو موسڵمانانەکەین کە وەزعیان باشە کە ئیمکاناتیان باشە بە تایبەتیش ئێستا لە کوردستانە ئەم بێمەعاشی و بێ کەسابەتی و بێوەزعی هەیە ئەوانەی کە خوای گەورە پێی داون و دەسەڵاتیان هەیە ینی سەخاوت بنوێنن زیاتر چاکە بکەن زیاتر وەکو باسیش ماکەشەڵا خوا جێی پڕکاتۆ بە چەند قات نەترسن لە سەرفکردنەکە خۆم ساگەن وڵای من وەکو سەرنجێک وەکو پرسیارێکی ژانی هەست ناکەن مامۆستا ئەم وەزعی کە ئێستا تایە ینی بۆ نمونە گەنجانی ئێستا لە چاو جارانە زۆریان فەرقە تەمان لە چاو وەزعی پێشووە بۆنە خەڵکی پێشوو زۆربەی مۆزەف بوو یا لە دایرێکە لە شوێنەکە دامێکێکە بەڵام ئێستا ئەوە نەماوە گەنجی ئێستا لە خۆمانەوە بڕوانین ئێستا ینی بە دوو ئیش و بەسێ ئیشیش فریان ناکەوێ بە دووسێ کەسابەت هەر فریان ناکەوێ یعنی جاران خەڵک داوامێکی کرد معاشێکی خۆی لەگەر ئەڕۆشتەوە فرێ ماڵ و مناڵی شەکە و فریای ئەوە شەکە و ینی بیری بەلای هەنێشتا نەڕێ بەڵام ئێستا بە دووسێ ئیشیشەوە هێشتا بیری بۆ کۆمەڵێک شتە چێکە یعنی هەستەکەی گومانی حرامبوونی لەسرە مەسەلەن وەکو دراوە ئەلکترۆنیەکان کە بڵین دەرگایەک شکێنەوە بەڕووی ئەوە شاباسێکی لەوەش بکەین ینی جاران خەڵک کەمتر سەری پەرژاوەتە سەر شتانە یا فێڵ و تەڵەکە زۆرتر بۆ لە ناو بازاڕان خەڵکێک زیاتر بەلای ئەوەیە چێ بە ڕۆژێک دەوڵەمەند بێ هەڵپەی هەیە ینی بە ڕۆژێک دەوڵەمەند بێ بە هەفتێک دەوڵەمەند بێ وەک لەوەی بیر لەوە بکاتەوە ئیشێکی خۆی دامەزە ینی ئێستا ینی واشی لێکراوە وەزعەکە هەرچێکی لێ بکرێتە دو سەر حکومە تەبانە چۆنێک باسیکە ینی واشی لێکراوە دەست زۆر بەستراوەتەوە هەندێک جار با من ئەو مداخەلەیەش بکەم وڵاتەکەی بەجێ هێڵێ نیشتمانەکەی خۆی بەجێ لە ناو وڵاتی شابە مامۆستا ئەوە ڕێگری لێکرێ ینی تامیتان نامێنێ ینی وەسە لەگەڵ ڕژە باسیۆمانە کە تۆ زەنەوە پێش ینی گەنجەکەی سەوای لاتۆ یا بێ تەکسی پێ بێ یا بێ بچی دوکاندانێ یا بێ شتێکی وا بکە تەکسی پێ بنزین لەسەر گرانەکە ژینگەی لێسەر نازام چی لێکە دوکاندانێ زەڕی بێ لەسەر گرانەکە یعنی وەزعەکەەوە تەسک کراوەتەوە پێم خۆشانی قسەکان زیاتر بۆ ئاراستەیە بێ گەنجی ئێستا چی بکە چۆن معاملە بکە ئەو هەلانەی هێتە بەردەمی بۆی باسەکەن و ئەڵێ دەفعیەکان وەرە دەوڵەمەند بە و ینی بە کۆمەڵی قسەی باقوبری خەڵەتێنوانە چۆن مامەڵە لەگەڵەمانەیە بکە ینی زۆر جار تەماحی وە ئەدەنە بەردەمت زۆر گەورەیە خەیاڵیە زۆر ینی چەند کەسێکی نمونە پیشانەدا کە ئیسفادیان تیاکڕۆ بالفعل بەڵام چۆن وا بکەین ینی ئەم شتانەکە گومانێکیان لەسەر زیاتر بیری لێ بکەینەوە بەشێکی پەیوەندی بە هۆشیاریەوە نییە مامۆستا هۆشیاری گەنجەکان کەمە ینی بۆ نمونە نازانێت تا ئێستا وازانێ ئەوەی کە معاملی حرام باسەکەی تەنها ئەوەیە مەسەلە من 1000 دینار بم بە کەسێک یەکێک 1250 بداتەوە بە من ئەمە بوو بە ڕیبا و حرام بوو لە کاتێکە کۆمەڵێک شتیکە هەیە معاملە حرامەکە بەڵین کەسابەت حرامەکە بەرەکەت لە ئیشانە هێڵێ پرسیارەکەی برا بەڕێزە دووسێ فەقەرە بوو یەکەم ئەو مامەڵە دراوە ئەلکترۆنیانە کە ئەکرێ بەڕاستی ئەوانە جۆرا و جۆرن هەیانە دروستە هەیانە دروست نییە بەڵام ئەوە ئێمە لێرە لە دەرفەتێکیاوە کەمە ناتوانین بچینەوە تەفاسیلەوە بەڵام ئەوەنداڵین ئەوە هەم حەقە زانایانی ئیسلام زۆر بەوردی لێی بکۆڵنەوە ئەوانەی حەڵاڵە جیایکەن و ئەوانەی حرامە جیایکەنەوە مەرج و شەرتەکان چیە بۆ حەڵاڵی بەڕوونی باسی ینی بەرچاوی خەڵک ڕوونکەن و بۆی خەڵک پێش ئەوە بکەوێتەوە هەڵانەوە بزانێت کامەی
ڕێگە پێدرا و کامی حرامە ئەوە یەک دوو بەنسبەت گەنج و ئیش و کاری ئەم ڕۆژگارە و ئاوا ئەو وەزعانە باس کرد فعلەن وایە ینی ئەوە ئیشی سەرەکی حکوومەت و دەوڵەت و دەسەڵاتە بە دوو شێوە گەنج ئەم مشکلەی چارەسەر بکە لە ڕێگەی حکومی و ڕسمی حکومیەوە کە تەعیناتە کەمان ینی وەزعێکیان کردووە تریا مەجالیان نێڵاوەت یا تەعینات هەر بۆ خۆیان و دەوروبەریانە یان ئەمانوەکو ڕێگە حکومی و ڕسمیەکان مەجال نەماوە و مەجال نادەن و خەڵک تەعین نابێ نایان کەرتە تایبەتەکەش حڕکەن کابراەک کۆمپانیەک شەریکەیەک بکاتۆ 100 کەس ئیش بکاتیایە مەشروعێک بکاتۆ 200 کەس گەنج ئیش بکاتیایە نایانەکە لا بێ شەریک بم لە ویشە حیسەیە بێ بە منیش هەنا قەنەعات ماتەیسە لێگەڕن خەڵکی سەرمایەدار و دەوڵەمەند تۆزە دەستکراوەکەن زۆر کەس ئەتوانێت ئیش بکە مەسا ئەم نەفرە 20 کەس بخاتە ئیش ئەو 100 بخاتە ئیش ئەو 1000 کەس بخاتە ئیش بە گوێرەی پرۆژە و مەشروعەکە کە چەنێ دەستی کاری ئەوێ ینی بەڕاستی ئەوە یەک دوو ینی ئەم وڵاتە ئێمە وڵاتێکی زەراعیە و سەروەی حیوانیە ینی ئەم دووشتەش گرفتی بۆ دروست کراوە یعنی تووسێک هەموو جار ئەوانەی داواجینەکانە نێ چۆن مشکلیان بۆ دروستە بێت لە دابەزینی نرخ ئەوانەی کشت و کاڵەکەن تەماتەکەن چیەکەن ئەوانەی باخیان هەیە هەمووی مشکلی بۆ دروستێت لەبەر هاوردەی ئەم شتانە لە دەوڵەتەکانی دراوسێەوە ئێگەر دەوڵەت بێ ینی اقتصادی خۆی زیینوەکات و اقتصادی خۆی بەهێزەکە کە اقتصاد و ئابووری خۆی بەهێز بوو هەموو خەڵک یعنی سە خەڵک ئەگەر لە فەلاحەتەکەی و لە حیوانداریەکەی و لە ئیشە حڕەکەی کاسبی دەستکەوێت تەعیناتی بۆچی ئەو کاتە مەجای تەعیناتەکەش بچووکە بێتەوە و خەڵک لەسەر ئیشە حڕەکان و کاسبیەکانی خۆی پارەی دەسەکەوێ مەعیشەتی بەڕێوە ئەچێ و ئەو نەفرە کە هەر تۆ تەسەور کە هەر لە ڕووی کشت و کاڵۆ یعنی ئێستا و شارە زوور ئەگەرۆکو پێویست بەرهەم بێ فەلاحەکەی سفادەیەەکە سایاقەکەی سفادەیەەکە کرێکارەکەی سفادەیەەکە ئەلوەی سفادەیەەکە ها ینی دوکاندارەکە لە ئەلوەیە کڕیس ینی 5-6 چین ئیسفادەکە لە سەر و حیوانەکە یا لە سەر و کشت و کاڵەکە یا لە باخەکە بەڵام کە ئەمانە هەمووی مەجالەکە ینی من بیستمە کابرای فەلا عەڵێ مامۆستا من گەنمەکەم پارەکەی خۆی دەرنایێتەوە هەتا پرسیارەوە مامۆستا زەکات بەمیانە هەر چونکە مەسرەفەکەی خۆی تێچووە ینی ئەو مەسەفەی تێچوو گەنمەکەوەنەی نەکردووە 1 ساڵ عەزیێت و بێ و عەرز بکێڵە و بیوەشێنە و دوای دەڕاستە بڕوا بیڕنێتەوە کەچی دوای کار پارەکەی خۆی یاکەمتر لە پارەکەی خۆی دەستکەوتوتەوە ئێوە گەر بۆ نمونە ئەگەر دەوڵەت نەچێت لە میسر ئارد بێنێ نەچێت لە تورکیا ئارد بێنێ ئەم گەنمە بکە بە ئارد پارەی گەنمی فەلاحەکە پارەیەکە و پارەکەش کە تۆ ئەیبەی لە میسر ئاردی پێکری لە تورکیا ناچێتە دەرەوە ئیقتصادی وڵاتەکە بەهێزترە بێ بەڵام ئەوە ناکری ئەچن لە وڵاتێکی دوور شتێنن لە وڵاتەکەی خۆمانایە ئەم پارە ناکە بەڵێ زاگەڵاما سەیان ئەمێ بپرسمەوە سەوەرز لەبارەی هۆشیاری تاکەوە بەتایبەت ڕەنگە ئەو بابەتە زۆر هات بێتە بەردەمان کە پەیداکردنی پارە و ئەو شتانە بەتایبەت هەندێکی کە سەرکێشە بۆ حرام و ئەوانە ئەمێ بپرسم کە ئەو بابەتانی کە چەندەها جار هاتوتە بەردەمان کە ئەبینین فڵانە کەس ئەوەنە دەفتەری بردو ڕۆیان بۆ نمونە خەڵک بە زۆری ئێوێ بە زووترین کات پارەیەکی کەمی دەست بکەوێت و ئیتر گوێی لەوە نییە حرام بێ حەڵال بێت تا چەند جەنابەت هۆشداری و ئەوەت هەیە حاڵەتێک هەیە جەنابی مامۆستا لە چوارچێوەی و پرسیارەیە کە خەڵک زۆر تێئەکەوێت لەوەی پارەدەن بە خەڵکێک کاسپیان بۆ ئەوە 5 ملیۆنی بردو ئەو 1000 دەفتەری بردووە 2000 دەفتەری بردووە وەڵای ئەو شتانە من جارێ پیاوێکی دەوڵەمەند کە تەجربە و ئەزمموی زۆرەتی مامۆستا کەسێتی پارەم بۆ بێرە کاسپی گومزانە ئەیخوا ئەی باش ئەگەر تۆ شارە زایت و ئیشەزانی بۆ پارە و پێ نییە معناوەیە نێتێکی هەیە جار لە کوردەواری شاڵی هەر کەسێ قەرزی دای و نەی بژارەوە نایاتۆ ئەمانە زۆر لەوەیە چن کاکە ئەوە لە دۆک ڕوویدا ئەوە لە ڕانی ڕوویدا ئەوە لە سلێمانی چەندجا ڕوویدا ئەوە تازەکی لە سلێمانی لە بازاری دۆرارەکە ڕوویدا یعنی خەڵک حەقە دەر زۆر بگرێت لەمان براین بەڕێز من لە خەڵکی دەوڵەمەند و شارەزان پرسی و ئەڵێ دەفتەرێک ئەگەر 2 گڵا لەمانیەکە قازانجکە زۆرە ئەنا هەر گڵایە قازانجەکە ئەم کابراڵێ من 5 گڵا دەم بە تۆ بۆ دەفتەرێ 4 گڵا دەدەم ئیتر هەربی ئالێرا و گومان پێیاکی هەر ئالێرا و گومان پێیاکەم قسەوانی
بەم بێ کەسابەتێ بەم بازار وەساویە بەم بێ ئیشی ئاخر چۆن ئەو چوار گڵاو سێ گڵا ئیسلامیەکەی چییە؟ حکمی ئیسلامی حتا هیچ فێڵیش نەبێ ئەمە کە ئێمە ئەزانین ئەمە زۆربەی فێڵە هیچ فێڵیش نەبێت تۆ دەفتەرێ بێ بە کابرا بڵە کاکە من ئەوە دەفتەرەکە بە تۆ ئیش بێکە بە زمانی وەرەقەیەک تێمێ کورە نا 5 وەرەقە تەمێ دروست نییە ئەمە ڕیبایە چونکە تۆ بکارە ئەدەی بە کابرایەک ئەبێ ئەم پارە شەراکەت بێ یا پیاڵەن قیراڵ نەک شەراکەت قیراڵی پێوت یعنی قازانج بە شەریکی پارەی تۆ ئیشی ئەو لەوانەیە بە نیوەی بیکەن ئەگەر قازانجتان کرد چەندێک قازانجی کرد نیوەی بۆ ئەوە نیوەی بۆ خاوەن پارەکەی ئەگەر زەرەری کرد کابرا خەتای نەبوو زەرەکە لەسەر پارەکەیە چکەویش مانوبوون و زەحمەت و جوودەکە هیچ چاوەڕێ نەبی نا ئەمە لە کوردوارێ زۆر خەڵک هەڵەیەکەیە لێرانی بۆی ڕاستی کەمەوە زۆر جاڵن زەرشمان کرد بە نیوەی نە ئەوە ئەگەر پارەی لایەک و ئیشی لایەک بوو لە زەرەکە کابرای ئیشکەر بە پارەکە خەتای نەبوو زەرە لەسەر پارەکەی خەتای هەبوو هەموو زەرەکەی لەسرە مەسەلا تەماتەی ناوە تەماتەکەی نەفرۆشتە تا گەنیوە وا بێ بکشی ببژێری بەڵام تەماتەیە ناوە فرۆشتێتی بە زەرەکە پارە ناکە چی بکات تەماتە زۆر لەو کاتە شووتیە ناوە پارە ناکە ئەوە ئەو کاتە زەرەکە لەسەر پارەکەی ئەوش مانوبوون و عەزیەت و هات و چۆشتەکەی هیچ بەڵام ئەگەر هەردووکیان پارە بێن و هەردووکیان ئیش بکەن ئەوە لەوێ قازانج و شەریکی بە زەرەر و قازانج و خویەک هەردووکیان پارەیان هێناوە هەردووکیان ئیشەکەن ئەوە قازانج و زەرەر لەبەرەوەی نزیک مەبنەوە بەڵام ئەمەی کە ئێسێکی کابرا تۆ پارەکەی دێتی و ماگانە شتێک تاتێەوە حرامە شتێکی مەقتوع چکە تۆ نازانێن ئەم پارە هەمومانە گڵای قازانجەکە بەشەکەی تۆ هەمومانە دوومە چۆن شتی وە هەر نابێنی هەمومانە دوو گڵای قازانج کرد بەس ئەگەر ڕێژەکە وا بۆ ئەو قەیناکەنی ئەگەر حسابات توشتی هەیە و واکە بەڵام نابێ پێشابی بڕی تۆ ئەبێ بڵێ ئێمە بە نیوە شەریکین بە یەک لەسەر سێ شەریکین بە یەک لەسەر چوار شەریکین ئەبێ ئاوا ڕێژە دیاریکردێ نابێ پارەیەکی مەقتوع بێ چکە پارەی مەقتوع شتی وا ممکن نییە ڕووبدا ئەوە ڕیبایە و سووە و دروست نییە ئێوە تا بەنای خۆی بەخشندە مێرەبان دەست خۆش بە مامۆستاگیان وەڵی من لێرە هەموەکو گەنجێک هەموەکو خاتونێک پرسیارێکم هەیە کە باسی سەرۆت و سامان نەکرێ هەمومان نەزانین هەموو مرۆڤێک و یەک حەزی لە سەرۆت و سامانە چ پیا و بێ چ ئافرەت بێ و ئێساش ئەبینین زۆربەی ئافرەتەکان هەم ئیشی ماڵەوەکەن هەم ئیشی دەرەوەشەکەن ئەمەوێ بزانم لە ڕوانگەی ئیسلامە و ئیشکردنی ئافرەت لە دەرەوە حکومەکەی چۆنە و چۆنی ئایا ئەگەر ئافرەتێک پێویستی پێ نەبێت و بڕاتە دەرەوە گوناحبارە بێ یاخود ناوە ئەگەر پێویستیشی پێی بێت کێشەی هەیە یاخود نە بسم الله الرحمن الرحیم خۆی ئەسڵ لە ئیشی ئافرەتە ئەسڵ لە ماڵەوەی بەڵام چەند مەجالێکمان هەیە کە ئیشەکە هەر ئیشی ئافرەتە ئەوە هەر ئافرەت دروستە ینی بچێتە دەرەوە مەسەل لە مەجای تعلیمە ینی خوێندن و خوێندەواری و مامۆسا بێ قوتابی بێ یان مۆزەف بێ لەو بوارە لەو مەجالەن شەکە تایبەتن بە ئافرەت ینی طب و پزیشکی و هەندێک شوێن بەڵام ئیستا ئافرەتێک بچێت دوکاندار بێ بەڕاستی هیچ پێویست ناکە ئافرەتێک بچێ مەسلا ئیشێ بکە کە بە زۆری هەر ئیشی پیاوە هەر بە پیاوە کرێ ئافرەتی ناوێ ئەو پێویست ناکە من لێرە یەک شتەڵێم بە کورتی کاتی خۆ شتێکم بینیوە ئەڵێ پەرلەمانی میسر نازانمە کۆن بۆ پەرلەمانی میسر جارێک پرۆژێکی تەقدیم کردووە نازم قبول کراوەیانە و توێتی بە ئافرەتان ئەو جگە لەو چەند مەجالەوتم با لەوانێتتر ئافرەتان تەقاوتیانکەین بێنەوە ماڵ و مەعاشێکیان بدێنی نیوەی مەعاشەکە هەلی کار بەقەدەر ئەو ئافرەتانە تەوان میسر زۆر ژمارەکەی زۆرە دانیشتوانی بۆ پیاوان ئەڕەخسێ و ئەمانش زەرر ناکەن چۆن ئەڵێ زۆرە لەو ئافرەتانە تۆ لێگەڕێ و ئافرەتی کە خەڵکی موسڵمانە و هەرچنیست هەندێک لەوان شەر پابند نابن وەکو پێویست یعنی ئەڵێ بە قۆنەرە و بە دەرمان و بە جلوبەرگ و بمانە نیوی مەعاشەکەی سەرفەکە ئەگەر نەڵێن هەمووی وانێ ئەڵێ کە تەقاوت بۆمە سەرف ناکە معناوە نیوی مەعاشەکەی هەر بۆ ماوەت و هەر ئەوەنەی بۆ ئەماوە کاچوو دەوامیشیە کرد لە بەرامبەریشە هەلی کار بۆ ئەوەنە ژمارەکە ئافرەت تەقاوت بووە بۆ پیاوەکانە ڕەخسێ مانای شتێکی باش ئەمە لە میسرا لەوە چێ نازانم 20 ساڵ 30 ساڵەمە پێش ئەم پرۆژە یاساین کراوە بەڵام ئێستش بەڕاستی ئەمە تەسیرێکی غەرب و حەزارەی غەربی ئەوانەیە کە ئێمە ئاوا کراوەتە سەوکو برابەرەزانتێن ئەو هەموو گەنجە خریجە ئیشی نییە لەولا شڵەن هەرچی شوێنشە پڕ کراوە لە ئافرەت ئێگەر ئەو گەنجە ئیشی هەبێ ئەو ئافرەتە کە هاوسەرەتی بەخێویەکە وانێ مەفروزە بەخێویکە بۆ ئێستا سیرەکەی ئەو ئافرەتە
ئەوروپیانە کە ئەوانێت کە تۆزی عاقڵ و ژینان وڵی ئەم ڕێزە ئیسلام لە ئافرەتی گرتووە لە ماڵە دانیشێ و ئیش و کاری ماڵەکەی بکە و مناڵەکانی و ئەوانە و بە حرمەتیش بەخێوکردی وڵی ئەمە زۆر باشتر لەمە ئێمە بەیانی تا ئێوارە ڕۆین بە هزار حاڵیش ئەژین کەسیش ڕێزی لێ نایێت کەسیش تەقدیری مادووبوونەکەی ناکە مناڵەکەش یێبا لەگەڵ خۆ مناڵەکەش یابێ بیەوە بە حەزانە یا بێ بۆ ڕەوزە یان ینی دوایکە مناڵەکەش بە نازی دایک و ئەوە گەورە نابێ و ئەمانە بەڵام تر ئەمە وڵاتەکەی مەیس ئاوە هایلاتوە بەس ئەگەر ڕاستیتەوێ ینی ئافرەت پێویست ناکە هەرچی پیا و کردی بیکە ئین تا من بینیمە هەندی ئافرەت کە داپۆشرا و حیجابی ژنین ئەڵێ وەڵڵای ئەمە ڕاستنی ئەڵێن ئافرەت لە هەموو شتێکاوکو پیاوە هەر خۆی سافیرەیە هەر خۆی سەری ڕوتە ئەلە وەڵای وانە کێ ئافرەت وەکو پیاوە جەزاکە الله خێرا بڵێ ئێوە سەرتا بەنای خی گەورە دەست خۆش بە مۆساگەن خی گەورە پاداشت باتەوە زۆرمان قسە لەسەرەوە کە خۆمان هەوڵ بین هەرچێککەی خی گەورە ڕستقمانەیە و ئێستاش ئێمە لە مانگی ڕەمەزانین ئەگەر بەڕێستان دوعاەک بزانن شتێک کە بۆ ڕستق زیابوونە هەمان زین کە خی گەورە بۆ هەموو شتێک حەلێکی دانا و دوعاش بە دەرنیە لەوەی کە ڕستق زیابکە و یەک شتێکی تریشێ لە ناو خەڵکا باوە کە ئەڵێن ئەچین دوعاەکەکەین بۆ ڕستق لای مامۆستایەک لای مەلایەک ڕستقمان نییە خەڵک سەحری لێ کردوین نوشتەی لێ کردوین ڕستقی کە لای خی گەورەوە بێت بەم شتانە ڕێگری لێکرێت کە بۆ ئەو کەسە بێت لەگەڵ ئەوەی کە هەوڵیشی بۆ ئەیە دەست خۆش بێ وڵای ڕستق وەکو سەرەتا باسم کرد لای خوا و دیاری کراوە بۆ هەرکەسێ سیحرش تەسیراتی هەیە سیحر بەڵێ دوعاش تەسیری خۆی هەیە بەڵام بڵێ دوعایەکی تایبەت بە ڕستق وڵای من ئیسە شتێکم لە بیرانی ئایسا بەڵام دوعا هەیە بۆ ڕستق باش بێ بەڵام ئێتر ئەم دوعا بکەیت و خوا ڕستقدان یعنی کووتمان تۆ ئەبێ یەکەم هەوڵ و کۆشتی خۆت بدە ئەوەی هەوڵ محاولەیە دوایش بە ڕێگەی حەڵال بۆی بگەڕی خی گەورە یەبسط الرزق لمن يشاء ويقدر هەر کەسێک خواویستی ڕستەکەی بۆ فراوانەکە هیوایش یەک کەم یەکاتەوە ئەڵێن یەکێ خەوێکی بینیوە لە خەوە ئاوا لە ئەشکەوتێکا بۆ ئەوە کونکونی تیابەت کە ئاوی لێ هاتوتە خوارد هیان بۆ بە سەریعی هاتووە هیان بۆ بە کەم هیان بۆ ئەوە دقی ئەجارێت تکەیەکی لێ هاتووە ترمش پرسیوت ئێمە چێوتیان وەڵاوە ڕستقی خەڵکە ئێوتی کامە ڕستقی منە یەکیان کە کەم بە حاڵ ئاوی لێ هاتووە دقەی دوو تکەی لێ هاتووش ئەوە دارێکی بدۆ چکڵێ بۆ کوڵێنێکی تۆزێک گەورەی کا دارەکەی تیاشکاوەتەوە لەماوە تۆ ناتوانین دەستکاری هیوا هەیە بۆکو باسمان کرد پەنا بۆ ڕێگەی حرامە بۆی ڕستقەکە زۆرکاتەی کەچی سەرکی خراپترە بێ یعنی زۆر کەسێت سوو ڕیبا و فێڵ لە خەڵک و دەستبڕینی خەڵکومانی کردو وەزعی خراپتر بوو لەبەرەوە تۆ ڕێگە مەشروعەکە بگرە بەر ئەو لا ئیتر ئایدی خوایە خوا ویستی ڕستق فراوانکە بە یەک وەسیلەی بچووک والله زۆری لەو دەوڵەمەندان زۆر دەوڵەمەند پیاوێکی لەم شارە من چوومەتە ماڵی زۆر دەوڵەمەندە خی گەورە سەد دڵنەی با چکە پیاوێکی چاکە ئەو عەرەبانێکی سێتایە کۆنەکان بوو پاڵی پیوەنی دای ناوە لە ژوورەکە بە گەورەی هەر ڕسمەکەش کۆنە ئەلە ماوەسە من ئاوم هەبوو سەرەتا ئێستا زۆر زۆر دەوڵەمەندە خوا ویستی ڕستق بائیدا نەشویست بەخوا بە هەتا بە هەوڵی زۆر نییە بەڵێ هەوڵ پێویستە بیدەی بەڵام بە هەوڵی زۆری حرام نییە یا بە ئیشی زۆر نییە هیوای ئیشی زۆرەکە ئەو بلواتەیەکەوێ یا چه پارە لەو قەرزەکە و پارە لەو قەزەکە دوای تووشی زەرێکە بێ ئەم جار ئەپارێت و لە خەڵ قەرزەکەی بۆ بژێرن هەر بێتۆ مایە نایەتۆ مایە خەزەباتە من دوو سێ دەقەمان ماوە بەڵ دوو پرسیاریشم هەیە بۆ کورتیە تۆزە کاتەکەش هەردوو سێدا ئایا ماڵ و سامانەوەی کاڵێن هەوڵی بۆ ئەدەین و ئەوە مای بەختەوەری ماڵە ینی لابد ئەبێتە مای بەختەوەری وایە ئەگەر پارت هەبوو تۆ بەختەوەری هاوکێشەکە ئەو بۆ ئاراستە یان چۆنە نا هەردوو بارەکەی هەیە مەرج نییە ماڵ هەر بە بوونی ماڵ ئاسوودەی و بەختەوەری پیا بێ ئەگەر ئینسانەکە خۆی چاک نەبوو وەڕوو لەخوا نەبوو وەخوا تەوفیقی نەدا ماڵەکە ئاسوودەی بۆ ناڕەخسێنێ بەڵکو قورآن باسی کافرە کافرمێ کافر کە ئێمە بێدینە و سەرپێکی خواکە و هەموو شتێکی دەینێ وازانێ ئیتر ئەوە خوا هەموو دەرگایەکی لێ کردوتەوە بەڵام لە پڕخوا هەمووی لێسەنێت وەکوی قارون باسمەکەەوە ئاەتی قورآنە لە سوورەتی قەسەسە وەکو ئەصحاب الجەنە کە خوا چی لێکردن لەبەرەوە پێدانی ماڵ پێوە نیە خوا و کەسێک خۆشەوێ پێنەدانی ماڵ و گرتنەوە و فەقیری بەڵگە نیە خوا ڕقی لەو کەسەیە
قورآن فەرمێ ما ودعك ربك وما قلا، و پێغەمبەر فەرمێ خوا نەوازی لە تۆیەناوە نەڕقی دێتە. اینجا کە پێغەمبەر خۆ تا بەشێکی زۆری ژیانشی تا ئاخیر وەخری ژیانشی هەر فەقیر و کەم دەست بووە. ئەی خۆ ئەفضەلی مەخلوقە لە دنیاش و لە قیامەتیشە. پرسیاری دۆم ئەوەیە هەر بە کورتی و کۆتایی بەرنامەکە هەندێک پێیان وایە ئەوەی کە سەرۆت و سامانی هەبێ ئەشتوانێ بەهشتی هەبێ لە دنیای. نەخێر نەخێر بەو شێوەیە وازم باسی یەکێک لە زاڵمەکانە قورآن باسیەکە لە دنیا دەوڵەمێک ئەڵێ ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. ئەمە لە دنیا ئاوا دەوڵەمەن ئەگەر قیامەت نییە، ئەگەر قیامەتیش هەبوو لەمە چاکترم پێدری. چۆن وایە تۆ باوەڕ بە قیامەت نەبێت جارێ تر هیچ هەر لێوە سفر بوویتە تۆ ئیتر چۆن لەوە باشتر پێدری. ئەی ئاخر عەدالەتی خوا چۆن ئەسە پێ ئەگەر بێ ئەوەی کە هەرچی خەتا و خراپەیە کردوتی وەچی سەرۆت و سامانە بووێت هیچ چاکێکی نەکردو کابراایکی فەقیری هێژارە. ئەسڵێمە لە حەدیثە هەمانە ئەوەش کە موسڵمانە و سەرۆت و سامانی بە موسڵمانێکی چاکی پابەندی ملتەزیمە حەدیث صەحیح بوخاری موسلیمە نیو ڕۆژ کە 500 ساڵ بکە دوای فەقیرەکە چێتە باشت. یعنی ئەو دەوڵەمەنە کە هەموو شتێکیشی جێبەجێ کردو لە سەرۆت و سامانەکە هەر فەقیرەکە کە هەر وەکو ئەو موسڵمانە بەڵام فەقیر بووە چونکە ئەم نییە مشکلەی نەبووە ژیانی خۆش بووە هەموو شتێ بەدەستیوە هاتووە ئیسراحەت ژیاوە خۆی ماڵ و مناڵی دەور و بەری هیچ بۆ هیچ شتێک گرفتی بۆ فەقیرەکە دەستی بردو بەرچی مشکیلە بوو هیچی بۆ نەکراوە. ئێ لەبەرەوە خوا لەوێ حەقی وەکات تەعویزی وەکاتە فەقیرەکە. دەستۆز جزاکەڵاو خێرا وابدان مەجلیسی زۆر خۆش و بە چێژ بوو خۆی گەورە پاداشتی بەڕێز دکتۆر محەممەد باماچی مفەسیری قورآنی پیرۆزەکەین کە مەجلسەکەی بەڕازاندینەوە قسەی باشی بۆ کردین. سپاسی ئەوەشەکەم کە ماڵقەیە ئامادەبوون بەنامەکەتان ڕازاندەوە. سپاس بۆ هاوکارانم کە ماندوو بوون. سپاس بۆ بینەرا بەڕێز و ئازیز و خۆشەویستەکان مێ دەکەم کە چێژێکتان لێ وەرگرت بێت تا شوێکی دیکە ڕەمەزانی پێتان نەگەینەوە. هەر شاد بن خواتان لەگەڵ.